لە 12/4/2025 کە چەند هەفتە لەمەوە پێشەکات کۆنفرانسی یەکەمی ڕێکخراوی سەربەخۆی ژنان ڕاگەیان لە سلێمانی. ئەگەر یەک ئیشارەتی کورد بە کۆنفرانسەکە بم کە چۆن چوو بەڕێوە، کۆنفرانسێکی بەڕاستی تا بڵێ سەرکەوتوو، تا بڵێ مۆدێرن، تا بڵێ شۆڕ و شەوق، تا بڵێ ئینسانێکی زۆر باش بەشداریان تیا کردبوو لە هەموو جۆرە بیرۆ بۆچوونەکانێکی لە ئەوەی کە ئێمە ڕێکخراوێکی سەربەخۆی ژنانین، ڕێکخراوێکی سەربەخۆی دیموکراتین و خەباتەکەین بۆ بەرگری لە مافەکانی ژنان و بەدیهێنانی یەکسانی هەمەلایەنی ژن و پیاو. بۆیە ئێمە بێمە سەر پرسیارەکەی خۆت، جیاوازی ئێمە لەگەڵ ڕێکخراوەکانی ترا چیە، بۆچی لەم کاتەیە هاتنەوە ڕێکخراوەمان دروست کرد ئێمە؟ ئەگەر بڵێم کە بەداخەوە ئێمە کەمێک درەنگتر دەستمان کرد بە دروستنی ڕێکخراوی سەربەخۆی ژنان، ئەوە بڵێم، بەڵام بە هەر حاڵ ئەوەش جۆرەهای گیرروگرفتی خۆی هەبوو کە نەمانتوانی پێشوەخت ئەو کارە بکەین. خۆزکە پێشوەخت ئەو کارەمانە کرد، ئێستا لە جێگەیەکی تر ئەبووین ئێمە. بەڵام تاوان هەڵسوڕاوانی بزوتنە یەکسانی خوازی ژنان کە من خۆم کەسێکم لەوانە بە جۆرەهای تر بەشداری بوون لە کار و فعالیەتی لە ناو کۆمەلگایە کارمان کردووە، مەسەلەن بە جۆری مقابلات نووسین لە مەراسمەکانە بە هەموو جۆرەکانی کە دەرکەوتوین، بەڵام لەژێر ناوی شخصی خۆمانە. بۆیە بەڕاستی ئەولەوێت و زەورەت ئێوە هاتە پێشەوە کە ئیتر ئێمە ڕێکخراوێکی سەربەخۆی ژنان دروستکەین و جیاوازە ڕێکخراوەکانی تر. گوتم یەکەم شت ئەوەیە کە ئەم ڕێکخراوە کامل سەربەخۆیە، هەموو کەسێک ئازادە، هەموو ژنێک ئەوەی کە مافی لێ ئەچێ، ئەوەی کە حەز بە زوڵم و زۆرەکە، ئەوەی کە سوکاتی قبوڵ ناکات، ئەوەی کە دەرەجە دووی قبوڵ ناکات، ئەکرێ ببێتە ئەندامی ڕێکخراوی سەربەخۆی ژنان و لە هەمان کاتە خۆشی بۆ پۆستەکان کاندید بکات. بۆیە ئەم ڕێکخراوە کراوەیە، ئەم ڕێکخراوە ڕێکخراوی هەموو ژنێکە، ڕێکخراوی هەموو پیاوی یەکسانی خوازە کە کۆمەکمان بکەن، هاوپشتیمان بکەن، کە سپانسۆرمان بکەن. بۆیە ئێمە ئەم ڕێکخراوەمان دروست کرد. دیارە ئەگەر بگەڕێمەوە یەک تۆ لەسەر وەضعیەتی کوردستان قسەم کە بۆچی دروستمان کرد ئێستا لەم کاتەیە بڵێم ئێوە وەڵام بە چی باتەوە ئەم ڕێکخراوە؟ ئەم ڕێکخراوە لە کاتێکە هاتە مەیدان لاو هەلومەرجێکی نائارامی چەقبەستووی سیاسی کوردستانە هاتوۆتە مەیدان کە دیارە ئەم وەزعەتە هەر هەبووە لە ماوەی 33 ساڵی ڕابردووە، بەڵام ئەم چەند ساڵی دوایی بەڕاستی بە دەرەجاتێکی ئەوەندە زۆر، بە دەرەجاتێکی ئەوەنە ئاواڵە هاتە پێشەوە، ئیتر بەڕاستی بۆ ئێمە قابلی قبوڵ نەبوو، ئیتر نەمانتوانی ئەوە ڕاگرین کەم ڕێکخراوە دروست نەکەین. ئێمە لە کاتێک ئەمە دروستەکەین کە مەسەن ئەگەر بێنە سەر ئەوەی کە لە کوردستانە لە ڕێگەی دەسەڵاتی حزابی قەومیەوە، بۆ نمونە بەهۆی قورسایی ئاین و کاریگەری ڕۆتە ئیسلامیەکان لە کوردستانە و بەهۆی ئەوەی کە ژنان بە هاوڵاتی پلە دوو تەماشا ئەکرێن، بەهۆی ئەوەی کە ژنان بێبەشن لە ئازادی فەردی و مەدەنیەکانیان، پێشەی لیانەکەن مافەکانیان، کوشتن و تیرۆری ژنان کە ئێستا لە چەندین ساڵی ڕابردووە یەکێک لە هەرە بەرچاوترین کارە قێزەونەکان کە لە کوردستانە هەیە، تیرۆر و کوشتنی ڕەشەکوشی ژنانە کە بەڕاستی کەشتۆتە ئاسێک کە ئیتر خەریکە ڕقمی قیاسی لە هەموو وڵاتێکا تێ ئەپەڕێنێت. ئێمە لە بەرامبەر ئەوەی هاتوونەتە مەیدان و لە هەمان کاتە فرەژنی لە ئێستەیە لە چەند ساڵی ڕابردووشە فرەژنی بە ئەندازەیەکە کە ئیتر لە میدیاکانەوە قسەی لەسەرەکە، لە میدیاکانەوە بە جۆرێک ئیدعای بۆ ئەکەن، ڕێکلام بۆ ئەوە ئەکەن، خەڵکە هێنە سەر تەلەڤیزۆن. لە کاتێکا ئەم هەموو تەلەڤیزۆنە زەبەلاحان لە بەردەستایە ئەکرێ بیکەن بە هەنێ شتی تعلیمی تەرفیهی بۆی کە فێری خەڵکیکەن، بەڵام لە هەمان کاتە باسی فرەژنی ئەکەن و خەڵکیشان ئەێن بۆ ئەوە. ئەمەش بەشێکیرەوەی کە دواکەوتووی و پیاو سالاری تەلەڤیزۆن و ڕاگەاندنەکانی کە لە دەسەڵاتایە کە گەشتۆ بەوەی کە ئێمە هاتی نەمانێت قسە لەسەرەوە بکەین. خاڵێکی تر بەشودانی کچان بە جۆرەی ئەو قانونی حوالی شخصی عێراقی کە چەند مانگ لەمەوە پێش کاری لەسەر کراوە کە ئێستا بە جۆرێکیش تا لە ناو هەنێ شار و لە ناو هەنێ گوندەکانە بەرحاڵ ئەوانە عملی بۆ تۆ کاری پێکرێت کە کچانی 9 ساڵ بەشوو ئەدەن. ئێمە بە شیدەت بە دژی ئەوە وەستاوینێت و حتا فترێک لەمەوە پێش کاری زۆر باشمان بۆ ئەوە کرد، ئیمزامان کۆ کردەوە، هەتا لە هەنێ وڵاتە هەتا چین ئیمزای پەرلەمانمان هێنا ئێمە بۆ ڕاگررتنی ئەو بڕیارە. بۆیە بەڕاستی ئەمە نامانەوێ مناڵان کچانە تەمەنی 9 ساڵیە کە هێشتا حەقی مناڵی خۆیەتی، هێشتا حەقی ئەوەیەتی کە
لەگەڵ ڕفیقەکان یاری بکە مەکتب تەواو کات بەهەرحاڵ کاتێکە بە شوێیە ئیتر لە هەموو شتەکان دوورەکەوێتەوە ئیتر لە خوێندن و زانیاری و عیلم و معرفە دوورەکەوێتەوە ئەم کچە بۆ ئێمە لە بەرامبەر ئەمان نهاتوونەتە مەیدان لە خاڵێکی تر کە باسی کەم هەر بە هەمان شێوە کە ئێستا بەداخەوە کە لە کوردستانە زۆرە جیاکاری ژن و پیاو لە کارکردنە کە ئەمە ئەتوانم بڵێم لە هەموو جێکی وڵاتە ئەوە هەیە بەڵام لە کوردستانە بە ئەندازەیەکی زۆرتر جیاکاری لە بێنێوان ژن و پیاوە هەیە و لە هەمان کاتە کەرتە تایبەتەکان کە ئێستا دانراوە کە ئەمە زەربەیەکی زۆری یاوە لە خەڵکی کوردستان بە تایبەتی لە ژنان ناچارن بەوەی کە بچن لە کەرتە تایبەتەکانە کار بکەن و هەمان کاتە بوونەتە هۆی فشارێکی سێکسی بۆیان کە فشارێکی زۆریان بۆ هێناون ئەگەر ئەو کار نەکەن لەگەڵیانە کارەکان لە دەست ئەێن مەسەن ئەوانش ناچارن بەوەی کە ئیتر بچن بۆ ئەوەی کە بە حکمیەوەی کە وەزی کوردستان زۆر نالەبارە زۆر خەڵک برسیە بێ ئاوە بێ کارەبایە بێ مەکتەبە بێ دەرمانە هەمووی نەخۆشیە ناچارە بۆی کە بچە کار بکات بۆیە بە خاطرێک کە کارێک دەستکەوێت و بەشی ماڵ و مناڵی خۆی بکات ناچارە بەوەی کە ئەچێ فشاری سێکسی بۆ هێن و ئەبێ ئەو کارە بکە نەگەڕانەکە ئێمە بەرامبەر ئەم هەموو ئەمان هاتوونەتە مەیدان بۆی ئێمە پێمان وایە ڕێکخراوی سەربەخۆی ژنان خۆی بە پێشەنگی ئەو کارە ئەزانێ ڕێکخراوی سەربەخۆی ژنان ئاڵای ئازادی هەمەلا ئەکسای هەمەلانی ژن و پیا بەرزەکەنەوە ئێمە بۆ ئەوەی کە ئەمانێ بەڕاستی بین بە ڕێکخراوێکی واقعاً یەکسانی هەمەلایەنە بۆ ژن و پیاوان ببینە پێشەوای هەموو ئەو ژنانی کە دیفاع لە مافەکان و کە دیفاع لە یەکسانی ژنان و پیاوانەکەن شێوەی کارکردنی ئەم ڕێکخراوە چۆنە بێت چی جۆرە کار و چالاکیەکی لەبەردەم خۆی تا داناوە و چی شتێکی خستۆتە دەستورکاری خۆیەوە بۆ ئەوەی کە ئەم ئامانجانە پێکێت کە تۆ ئاستا ئاماژۆ پێدا حتمما ئامانجەکان و یاخۆ کارەکانمان ئەتوانم بڵێم زۆرە بەڕاستی ئاسانی ژنێ هەر ئاوا ئەبێ خۆمانی بەڕاستی بۆ تەرخانکەین شکەوەکو باسم کرد پێشتر ئێمە کەسانێکین لە ساڵانی ئەخیری هەشتاکان و لە بێدایەتی نەوەتەکانەوە لە مەیدانە کەسانێک بوون کە لە بسودنی کەسانی خواتی ژنانە دەرکەوتون ئێمە هەر بووە ئێمە ئەمانەوێت لانی کەمەکەی هەنێشت بەجێبێنین بەدەستی بێنین بۆ نمونە ئەوەی کە باسم کرد کوشتنی ژنان ئەبێ کوشتنی ژنان کۆتایی پێبێت هەچ کەسێکیش کە کەسێک ئەکوژێت ژنێک ئەکوژێ ئەبێ سزا بدرێت زای خۆی وەرگێت چکە بەڕاستی کوشتن ێستا لە کوردستانە جۆرێکی لێ هاتووە شەرمەکە ئینسانەوە باسی کات حتا ژنان خۆیان نەکوژن ئەمە دیاردەچەکەیە کە چەند ساڵە لە چەند ساڵی ڕابردوودا ئەوڕوویەوە ئەی ناچار بەوەی کە لەژێر بەهانەی شەرەف و نامووسە کە خێزانەکەی لە کەدارنەکە ناچارە بەوەی کە خۆی کوژێت بۆی ئێمە ئەمانەیە کوشتنی ژنان کۆتایی پێبێنی لە هەمان کاتە بە شودانی مناڵانی خوار 18 ساڵ کە ئەبێ قەدەغە کرێ ئەوە هیچ ژنێک هیچ کچێک لە تەمەنی خوار 18 ساڵەوە ناوێ بەشوو بدرێت بە تایبەتی ئەوانی کە ئێستا لە تەمەنی 9 ساڵەوە کە خەریکەن ئەو کارە ئەکەن و لە هەنێ جێگاوەکوتم دەستیان پێکردووە و کرێ یەکسان بۆ ژن و پیاو لە هەر جێگەیەکی کوردستانە لە هەر جێگەیەکی دنیاە ژنان و پیاوان کارەکەن ئەبێ کرێ یەکساوەک وەرگرن و هیچ جۆرە جیاوازێک لە بینن جنسی ئەم دوانەیان نەبێت مهم نییە کارەکەیان چییە کارەکەی ئەم کەمترە ئەو زۆرترە یاخود لە یەک ڕشتە کارەکەن ئەبێ هەردووشیان کرێ یەکسانیان هەبێ و لە کوردستانیشا دایکایەتی دوای مناڵبوون کە ئێستا لە کوردستانە بە هیچ شێوەیەکەوە نیە هەچ ژنێک کە مناڵی ئەبێت لە دوای ئەوەی کە مناڵەکەی ئەبێت ئیجازەی ماگانەی بە تەواوی ڕاتبەکەی خۆی بدرێتێ ئەمە جۆرێک لەو کارانەی کە ئەتوانم بڵێم تقریبەن تۆزێ پەیوەندە بە کوردستانەوە لە هەمان کاتە خاڵێکی تر ئەمانەوێت کە بە شکلێکی خێرا بە سریعی بنکەیەک بۆ ڕێکخراوەکە ئۆفیسێ بۆ ڕێکخراوەکە دابنێن بیکەنە شوێنی ئەوەیە گەر ئەو هاوڕانی خۆمان لە کوردستان بیانی کۆبنەوە بکە لە هەتاگە ژنێک بێوێت مەسەلەن ژنێک زەجری لێ بچێ ژنێک ناڕازی بێت ژنێک زۆرم لی لێکرا بە ژنێک بە زۆر بەرحاڵ بدرێت بە شو مێدوارین کە بتوانین ئێمە لەو بنکەی خۆمانە جواب بە نیازی ئەو ژنانە بینەوە و لە هەمان کاتا بە نیازین ئەمانەوێت کە بڵاوکراوەیەک دەرکەین بڵاوکراوەیەکی دیارە یا ماگانە یاخود وەرزی بڕیارمان نەیاوە کەی دەریکەین یاخود چۆنی بێ بەڵام لە دەستورکارمانە ئەوە هەیە بۆی بتوانی لە ڕێگەی ئەو بڵاوکراوە هەرچی ئەرک و وەزائفەکانی خۆمان لە بەرامبەر ژنانە بۆ کۆمەلگا ڕوونیکەینەوە پەیوەندیکردن بەو کەسانی کە ئەیانەیە کۆمەکمان من لێرەوە پێم خۆشەکە ئەوە بڵێم ڕێکخراوی سەربەخۆی ژنان هیچ کۆمەشەوە لێت کەسێکی وەرناگەوەری نەگرێتاوەکو ئێستا تەنها بە ئابوونەی ئەندامەکانی خۆی نەبێت بۆیە
ئێمە زۆرمان پێخۆشە هەچ کەسێک هەچ ئینسان دۆستێک هەچ کەسێک کە دیفاع لە مافەکانی ژنانەکات هەچ شتێکات ئەخات اختیاری ڕێکخراوی سەربەخۆی ژنانەوە بەبێ ئەوەی لە سەربەخۆیی ژنان لە سەربەخۆی ڕێکخراوەکە کەم بکات بەبێ ئەوەی هیچ مەرجێک لە بەرامبەر ئێمە یادا بنێ ئێمە زۆر بە خۆشحاڵیەوە هەر کۆمەکێکە بمانکە کۆمەکی مادی لێ وەرەگرین و ئومێدەوارم بتوانین بۆ کۆمەکانەی کە ئەگەر بکرێت ئەگەر بمانکەن بتوانین لانی کەم نازم کارگەیەکی بچووک جۆرێک لە کارکردن لە گۆشەیەشی کوردستانە پیاکن بۆی کە بتوانین ژنان بخێنە سەر کار و لانی کەمێ ئەو ژنانی کە لە ماڵەوەن کەمێک بێنە دەرەوە بێن ناو کۆمەلگاوە نوێنەرایەتیمان هەیە ئێمە لە ئەوروپا نوێنەرایەتی لە وڵاتانی ئەوروپا لە ئەگەر لێرەدا ڕادوەستێنم و پرسیاری بینەر ئاراستە ئێوە بکەم چونکە تایبەتە بە دەرەوەی وڵات دەڵێکە لە دەرەوەی کوردستان ئەم ڕێکخراوە دەتوانێت چی بکات بە تایبەتی لەگەڵ ئەو ژنانی لە کوردستانەوە هەڵهاتوون مادام هاتنە سەرەوەی کە باس لە دەرەوەی کوردستان بکەن و وەڵامی پرسیاری بینەر بن و سپاسگوزار دەبم. بەڵێ سواز بۆ ئەو پرسیاری بینەرە ئێمە تەبەن لە دەرەوەی وڵاتیش نوێنەرمان هەیە حتا ئەندامیشمان هەیە ئەندامان هەیە لە ئەوروپا بەعام لە کەنەدا لە ئوسترالیا دیارە ئێستا وەکو بدایەتی دروستبوونی ڕێکخراوەکەی هەنێ ئەم هین زۆر تۆزە پەرشوبڵاوین بەڵام لە سەروبەندی ئەویان کە مەسەن بیکن بە گروپ و ئێمە لە هەموو وڵاتێک و ئەگە بکرێت گروپێکی ژنان لە وڵاتێک سەر بە وڵاتەکەی خۆی دابنێ کارەکانی ئێمە لە دەرەوە ئەتوانم بڵێم زیاتر لەوانەیە پەیوەندیکردن بە ڕێکخراوەکانی دەرەوە بۆ نمونە ڕێکخراوە ئینسان دۆستەکان هەتا ڕێکخراوە فیمینیستەکان ئەو ڕێکخراوانەی کە بەهەر حاڵ دیفە لە مافەکانی ژنانەکەن ئەو ڕێکخراوانەی کە ئەگەر ئیمکاناتە خەن اختیارمانەوە وەکو منوتم ئێمە دەست بە ڕووی کەسێکۆنان بۆ ئیمکاناتی مادی خۆشحاڵین بەوەی باو شەکەینەوە بۆ ئەوەی کە هەچ کەسێک بێ کۆمەکمان بکات بۆیە سەردانی کۆمپانیەکان لە هەمان کاتە سەردانی ئەو جێگانەی کە ژنان کاری تیاکەن لە شوێنی کارە بۆی کە بتوانین دەنگی ڕێکخراوەکە بگەین بە ئەو جێگانی کە ژنان کاری تاکەن کە بزانە ڕێکخراوێکی سەربەخۆی ژنان هەیە لە ئێستا لە کوردستانە کە دیفاع لە مافەکانی ئەوانەکات ئەگەر بکرێت و دیارە لە هەر وڵاتێکا بە ژێرەیە کە چەند ئەندامان لە وڵاتەکانە هەیە ئەگەر بنکە بکەینەوە زۆر باشە هەوڵ ئەین لە ئایندا و کارە بکەین تەبەن ئەتوانم بڵم کاری ئەوروپاش بۆ ئێمە کەمێک کارەکەمان زیاتر ئێستا لە ڕووی ئەنتەرنێتی ئۆنلاینی و ئەتوانین کارانە بکەین چونکە کاری ڕئیسی ئێمە بۆ کوردستانە ئێمە ئەتوانین تەقوێتی ڕێکخراوی سەربەخۆی ژنان بکەین هەموو مەسەلەن ئیمکاناتی مادی پیانکەن بۆیان میخوان بیان خەن اختیارانەوە لە میدیاکانەوە قسە بکەین سەردانی ئەو ڕێکخراوانە بکەین لە ئەوروپای ڕێکخراوی ئینساندۆ زۆر هەیە ئەو ڕێکخراوانە هەوڵ ئەین مەسەسە لیستمان گرتو بۆی کە یەک بچین سەردانی ڕێکخراوەکان بکەین بۆیە هیوادارم هەچ کەسێک وێت لەم ڕێکخراوەیە بێ هەچ کەسێک بێت ئەندامی ڕێکخراوەکە یاخود هەچ کەسێک کە هەواداری ئەم ڕێکخراوەیە داواکەین هەچ ئەدرسێ هەچ ئیمەیلێ هەچ ناونیشانی چێ بینێرە بۆمان ئێمە خۆشحاڵین بەوەی کە دەست زۆر سپاسی و کەسانە ئەکەین کە بتوانین بۆ ئەوەی کە پەیوەندیان پێوە بکەین و بتوانین لانی کەمەکەی ئەو هەدەفەی کە خۆمان هەمانە ڕێکخراوی سەربەخۆی ژنان ئەو ئاواتەی کە هەمانە بۆ ژنان بەدیبێنین ومێدەوارم بتوانین لانی کەمەکەی بتوانین ئەو زەبروزەنی کە لەسەر ژنانە کەمیکەینەوە. دیارە پرسیار زۆرە قسە زۆرە لەسەر ئەم بابەتە تەوەری ژن بەگشتی لە کوردستان و هەروەها ئەم ڕێکخراوەش بەڵام کاتی بەرنامەکان کەمەوە بۆیە ئەگەر من بیخەم اختیاری خۆتان و قسەیەک ما بێت لە چاوپێکەوتەکەمانە نەهات بێت و بتانەوێت ئاماژەی پێ بدەن فەرموون بە کورتی. من بانگەوازی هەموو ئینسانی یەکسانی خواز دەکەم بەتایبەتی هەموو ژنانێک ئەوکوتم ڕێکخراوی سەربەخۆی ژنان ڕێکخراوێکی سەربەخۆیە ڕێکخراوێکە کە دەرگای کراوەیە بۆ هەموو ژنانێک دەرگای کراوەیە بۆ هەموو ئینسانێک کە دیفاع لە مافەکانی ژنانەکەن دەرگای کراوەیە بۆ پیاوانێک کە کۆمەکمان بکەن سپانسۆرمان بکەن نازانم لە پشتمانەوە بوەستن چونکە ئێمە بڕوای تەواوان بە یەکسانی ژن و پیاو هەیە بڕوای تەوامان بەوە هەیە کە یەکسانی ژن و پیاو تەنها بە ژن و پیاو خۆی بەدەستێنەکەوەی کە بە تەنها بە ژنان بێت. پێش ئەوەی کۆتایی پێبێنین پرسیار نییە سەرنجی بینەرێک هاتووە ئەمەوێ هەتا خۆتان جارە لە ستودیۆن وەختانی بخوێنمەوە گەر قسێکتان هەبێت لەسەری بیکەن. سەرنجی بینەر دەڵێ ڕێکخراوی سەربەخۆی ژنان پێویستە بۆ ڕای گشتی ئاشکرا بکات کە بەدەرە لەو ڕێکخراوانەی کە سەر بە حیزبی ئیندەسەڵاتن و چەندین ژن کوژراوە و ئەو کوژرێت و وتیان لێوە نەهاتووە و ناتوانن ڕەخنە بگرن لەو پرۆژە یاسایانەی کە دژی مافەکانی ژنانن. ئەگەر سەرنجێکتان هەبێت لەسەر ئەمە فەرموون.
حتما ئێمە ئەو کۆتم ڕێکخراوی سەربەخۆی ژنانم بەجددی زۆر جیاوازە لە هەموو ئەو ڕێکخراوە ژنانانی کە هەیە. ئێمە سەر بێت حیزبێک نین، هیچ حیزبێکی لە پشتمانەوە نییە. خۆشحاڵین کە هەچ حیزبێک کە دیفاع لە مافی ژنانەکە بێتە پشتمان ئێمە قبوڵی ئەکەین، نەک حیزب ڕێکخرا و نازانم گروپ هەر کەسێکە دیفاع لە مافەکانی ژنانەکە. معلومە کە هەموو ڕێکخراوەکانی کە ئەو هەموو زەخت و زۆر و فشار و تیرۆر و بە دەرەجە دووی و فرێژنەکە لە کوردستانە هەیە یەک فزیانێەوە نەهاتۆ ڕێکخراوەکانی تر. سپاس بۆ پرسیاری ئەو بەڕێزە. ئێمە بەڕاستی بێدەنگ نابینە بەرامبەر ئەو شتانە. ئێمە هەر ئەم ڕێکخراوە بۆیە دروستکرا بۆی کە بە ڕسمی بچین بەگژی دەسەڵاتە، چکە پێمان وایە کە چۆسانە و نەهامەتی و بێمافەکانی ژنان خودی دەسەڵاتە، لە دەسەڵاتەوە هاتووە ئەوە بە تایبەتی دەسەڵاتێکی کە بەلەسەر شریعەتی ئیسلام دامەزراوە. لە شریعەتی ئیسلامیشان ژن دەرەجە دووە، ژن حەقی نییە، ئەتوانێت هەر چوارمان بێ بە پیاوێک، بەهەرحاڵ بۆی نییە کاری دەرەوە بکە، بۆی نە تێکەڵاوی پیاو بکە. بۆی ئێمە ئەمانەوێت دژی هەموو ئەو شتان ئەوەستینەوە و سەر بە ڕێکخراوەکانی تری ژنانی. ئومێدەوارم ڕێکخراوەکانی تری ژنان ئەگەر بێنە ناومانەوە، ئەگەر قسە ئەگەر ببنە ئەندامی ئێمە گەرۆکە ئێمە بیر بکەنەوە خۆشحاڵین بەوەی کە هەموو ڕێکخراوەکانی تری ژنان بێن لەگەڵمانە کار بکەن. بۆچینە ئێمە گەورەترە بین بەوە، ئێمان ئەمانەوێت دەنگی خۆمان مکۆمەلگا بگەێنین، ئێمە ئەمانەوێت ئێمە بۆ هەموو ژنان کارەکەین. ژنانێک ئەگەر هەستەر هەر نەتەوەیەکە، ئەگەر ڕەنگی پێسی چۆن، ئەگەر چۆن بیرەکاتەوە، ئێمە لە یەک نقطایەکە گرینەوە. ئێمە ژنین، ئێمە دیفاع لە مافی ژنانەکەین، ئێمە نامانەوێت ژن بکوژرێت، ئێمە نامانەوێت ژن دەرەجە دوو، ئێمە نامانەوێت چوارمان بن بە پیاوێک. ئەمە پێم وایە هەموو ژنێک ئەمەی قبوڵ نییە. ئەو ژنانی کە هێنە سەر تەلەڤیزۆن و لە پاڵیا پیاوێک وەستا و سێژنی لەلاوەیە ئەڵێ بە تەواو ژنێکی کەش بێنم، بڕۆ دڵی بکەرەوە 1001 معاناتی هەیە ئەو ژنە. ئەمانە بەڕاستی ئەمە بە بەڕوای من ئەمە ئیهانەیە بە پیاویش، سوکاتێ پیاوەکەن ئەمانە، چکە هەموو پیاوێک وانێ بابە لە کوردستانە دنیایەک پیاوی ئازادی خواج کسانی خوازی یا دنیایەک ئینسانی باشی تیاوەم سوکاتی بە پیاوێکە ئەمانە. بۆیە ئێمە بڵێن دژی هەموو ئەو ناعەدالەتانی کە بە ژنان دەکرێت و ئێمە لە ڕێکخراوەکانی کە ژنانی کە بەڵێ زۆر جیاوازترین.